من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. بسم الله الرحمن الرحيم. سبارت با ولامي بسياركتان ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. دیارە گەورەی ئیسلام لەوەدایە کە گەورەی بە ئینسانەکان داوە. ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. هەر کەسێک نەفسێ زیندوو بکاتەوە وەکو ئەوەیە کە هەموو بەشەریەت و هەموو مرۆڤایەتی زیندوو کردبێتەوە. ئەمەش لەو ڕوانگەیەوە سەرچاوە ئەگرێ کە ئینسانەکان خەڵقەندەی خوای گەورەن. دیارە مردنی بەندەیەک یاخود کوشتنی بەندەیەک گەورەترە لای خوای گەورە لە کەعبە، کەواتە زیندووکردنەوە ئەبێت ئەویش بۆ خۆی گەورە بێ لەوەی کە لەسەر ئەرزایە. بۆیە ئیمامی شافعی دەفەرمێ العلم علمان علم الأبدان وعلم الأديان. علم دوو علمە، یعنی سبحان الله هاتووە علمی دینی بەو گەوریە کردو بە بەشێک و علمی بەشەر و علمی لاشە و علمی پزیشکیش کردو بە بەشێکی تر. دیارە خۆشەویستەکانم کە ئێمە چارەسەری نەخۆشەکانەکەین ئەگەر نەفسیەتمان حزوری هەبێ لەو کاتەیە نیەتەکانمان ئامادە بکەین بڵین خوایە گیان ئەم نەخۆشە لەبەر خاتی تۆ چارەسەرەکەین، لەبەر خاتری تۆ نەشتەرگەریەکەین، لەبەر خاتی تۆ دەستی هاوکاری بۆ درێژەکەین. بەڕاستی ئەمە فەزلێکە و ئەمە جەزایەکە و ئەمە پاداشتێکە کە تا هەتایە قیامەت تەواو نابێ. بۆ چونکە ئەگەر تۆ ئینسانێکت لە مردن ڕزگار کرد، لە شەرپەنجەیە ڕزگار کرد، لە مردنێکی محەقەق و لە نەزیفێ ڕزگار کرد، لە مردنێک ڕزگار کرد کە ئێستاکەنە دەبێ بمرێ، بەڵام خوای گەورە تۆ ئەکا بە سەبەب ماوەی چەند ساڵێکی تر ئەو بەندەیە ئەمێنێتەوە، هەرچی ئەکات هەرچی ئەچێتە ناو کردەوەی ئەعمالەکانیەوە تۆ تایە شەریکیت. ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. بەڕاستی گرنگە ئینسان لە هەموو شوێنێکی خۆیان، لە ناو هەموو ماڵێکە، لە ناو هەموو خەڵکێکە، لە ناو هەموو شارێکە ڕۆژانە ڕەسید بێتە سەر حسابەکەی، وابیر کاتەوە کە بڵێ خوایە گیان من ئەمانە لەبەر خاتی تۆ کردمن، لەبەر خاتی پارە نەمکرد، لەبەر خاتی سومعە نەمکرد، لەبەر خاتی شۆهرە نەمکرد، ئەمانە بەندەی تۆ بوون، تۆ بە منێ سپاردبوون، کاریان کەوتو بۆ من، ئەوانە بە نەخۆشی تاقی کردەوە، منیشە بە پزیشکی، من لە تاقیکردنەوەکی خوا هیوادارم بە نیەتەکەم دەرچوو بم، ئەگەر غەڵەتێکیش ئەگەر لەکەیەکیش ئەگەر پەڵەیەکیشم هەبوو بێ ئەوە لێمان ببووریت. لەبەرەوە ئینسانی موسڵمان دایما وەکو پزیشکێک وا بیرەکاتەوە کە چەند خوای گەورە نیعمەتی بەسەرا ڕژانووە، ئەبێت ئەویش ئەوەندە لەگەڵ بەندەکانی خوایە قابلی نیعمەت بێ و نیعمەتەکەی خوای گەورە بەسەر بەندەکانیە پەخشکاتەوە. لەبەرەوە گرنگە ئەم بوارە کە بواری پزیشکی و بواری چارەسەری نەخۆش و بواری نەشتەرگەری نەخۆشە ئیتیمامێکی زیاتر و گەورەتری پێ بدرێ. لەبەرەوە هیوادارم ئینشاءڵڵا نەخۆشەکان لە ئاستی مەسئولیەت تا بن و دکتۆرەکان زیاتر لە ئاستی مەسئولیەت تا بن بۆی کە بتوانین پێکەوە ئەدای ئەم دەورە بکەین و هەر یەکەمان لەم نوێنەرایەتی و لەم تاقیکردنەوەی خۆمانە دەرچین. السلام عليكم ورحمة الله وبركاته. من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا.